شێ بێ بڵێم VOA لەگەڵ BBC لەو دوو کەناڵە میدیایان کە هی ئەوەیە باوەڕیان پێ بکرێت هەم لە دەرەوە هەم لە ناوەوە چونکە پرۆفێشنەڵانە و بێلایەنانە شتەکان هەوڵدن بە گوێرەی توانای خۆیان و بە گوێرەی و سەرچاوانی کە وەریەگرن وەکو خۆی بجێڕنەوە بۆ خەڵک و لای منیش VOA بە تایبەتی بەشە کوردیەکەی یەکێکە لە دەستکەوتەکانی گەلی کورد پێم وابێ کە منبەرێکە یا کەناڵێکە بۆ گەیاندنی دەنجی کورد بە ئەمریکا و بە خەڵکی دەرەوە وەکو خۆی پرۆفێشنەڵانە بێلایەنانە ڕووداوەکانی کوردستان ئەو شتانی کە بەسەر کورد دێت داواکاریەکانی خەڵکی کوردستان و ڕایگشتی خەڵکی کوردستان دەگوازێتەوە بۆ ڕایگشتی ئەمریکا کە پێم وابێ ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ گەلەکەمان وەکو گەلی کورد و ئەبێ هەموو کەسێکی کورد کە بەرژەوەندی لەوەیە کە دۆزی گەلەکەمان بەرەو پێش بچێ بێ پشتیوانی لە VOA بکات و دڵخۆش بێ بەوەی کە کۆمەڵی خەڵکی ستافی پرۆفێشناڵ لەو کەناڵی ئیشەکەن بۆ گەیاندی دەنجی کورد بە دەرەوە و بەدیوێکی تریشە نەقلکردنی ڕاستی واقعی ئەمریکا بە خەڵکی کوردستانیش کە پێم وایە ئەمەش بەشێکی کاریگەرە لە VOA لە بەشە کوردەکەی بۆی خەڵک لە ڕێی حیزبەکانەوە ڕووداوەکانی ئەوێ و بۆچوونەکانی بەرپرسانی ئەوێ نەبیستێ بەڵکو وەکو خۆی چۆنە ئەمەش نەقل بکرێت بۆ خەڵکی کوردستان واتە نەقلکردنی ڕووداوەکانی کوردستان بۆ خەڵکی ئەمریکا و نەقلکردنی ڕای ئەمریکا و بەرپرسانی ئەمریکا و بڕیارەکانی ئەمریکاش وەکو خۆی بۆ خەڵکی کوردستان بۆی لە خەیاڵان نەژین و شتەکان وەکو خۆی ببینن.